لبه رحمة و مهرباني بخشي بسر همولا إجمالا إن شاء الله عزيزان خوش ويستاد لو تاري أمرودا إن شاء الله بس لودكي إنسان إيماندار إنسان بروادار لوصفي كغمري خوايا صلى الله عليه وسلم لخدمتي جنابتها إن شاء الله أقد ما شاء وصي رسول الله كين صلى الله عليه وسلم قرآن زور با راشكاوانه بمان دلت لسر دنیا دا بگرین بدوای کسیک و ذاتێک زۆر لە هەموو صفاتی بەشەریەت دا چاک و باش و ڕێک بێ پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کاتێک خوای پەروەردگار هەڵی بژار بۆیە شایەتی بۆ دەدەن کافرەکان ئەوانەی بێدین بوونە وەختی خۆی وتیانە لەبەرەی پەیامەکەی بەڵاو دەبێتەوە چونکە لەبەرەوەی لە بنەماڵەکە هەتا دەگەیتەوە بۆ نەبی ئیبراهیم و ئیسماعیل هەتا دێتەوە بۆ ڕەچەڵەی قوڕەیش هەمووی بنەماڵەی نایاب بووە چاک بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر لە دنیادا هاتووە جارێ هاتووتە دنیاوە خوا موژدەی پێداوە ئەم مناڵە زۆر جیاوازە لە مناڵی تر هاتووەتە دنیاوە کە دایک دەڵێ لەسەر دنیا ڕۆشنایەک دروست بووە دەمچاوی پێغەمبەری خوا لە زیی دایکی کە دەرچووە پێویستیان بە چرا و بە شت نەبووە گە تاریک بووە ڕۆشنا بووەتەوە ئەم دایکەی پێغەمبەر ئامینە حسی نەکردووە کە مناڵی هەڵگرتووە ئەمانە صفاتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بۆیە لە دەرحەقیا دەڵێ ئەمە وەک ئەوەی ویلادەتی بەڵام ئەگەر بەرامبەر بە خەڵکش تەماشای بکەین وما أرسلناك إلا رحمة للعالمين رحمة بووە بەردەوام ئاکارەکانی ئەمەنە جوان بووە هەر کەسێ بیبینایە معجەب ئەبوو پێی نەیشی ناسایە دوای وەسفیە کرد بە وەسفی جوان و شیرین پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم وإنك لعلى خلق عظيم قرآن ئەمەمانیش پێڵێ ڕەحمەتە بەڵام ڕەوشتێکی هەرە بەرزیەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە ئەوانەی دژمنی خوان دژمنی پێغەمبەرن حەز ناکەن ئەو ڕێبازەی پێغەمبەران و پێغەمبەر بڵاو بێتەوە چونکە بۆ ئازیزان و خۆشەویستان ئەوان بازاڕیان نامێنێ ئەوان ڕێگایەک نامێنێ ئەوان خۆیان بکەنە ئاغا بەسەر خەڵکەوە بۆیە ئەترسن لەو پەیامە پاکە لەبەرەوەی ئەگەر ئاغاش بن ناتوان ئاغایە بکەن بۆ خۆیان بتوانن بە هەموو کەیفی خۆیان هەموو شتێک بکەن ئەبێ وەک ئەو خەڵکە هەژارە و نەدارە بژین لە یەک تایما بن لە یەک ئاستا بن نەک ئەوان لە ئاسمان خەڵکانش لە زەوی خەرکێ لە برسا ئەمرێ بۆیە ئەوانەی دژایەتی پەیامی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەن ئەمەیە ئەگەر تەماشاکەی دایکە عایشە فێڵ کانە خولوقه قورئان یەمشی عەلە الئەرض ئەو پێغەمبەری من و تۆ کە شانازی پێوە دەکەین سپاسیەوێ ئەبێمە بەگاڵتە موسڵمان نەبووین ئازیزان لەزک دایکمان دەرنەچوین بێنی ئێمە موسڵمان بین خوا بناسین و نوێژ بکەین نەخێر ئەی چۆن کۆششی پێغەمبەر هەڵدانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەسحاب و یاوەران لەگەڵ دوای ئەوان جیل بە جیل هەتا گەیەتە ئێمە هین ئەوانە ئێستا من و تۆ موسڵمانی خوا دەناسین ئەگەر ئەوە نەبوایە لەوەی ئێستا ئێمە مانگایەکمان بپەرستایە دوو لە ڕوو جەنابکەن مشکێکمان بپەرستایە بتێکمان بپەرستایە ئێستا لەوێ خاوەنی ساحبی ماڵ و مناڵ نەبووین ساحبی خێزان نەبووین ئەگەر ئەم دینە پاکە نەبوایە ساحبی ئەوە نەبووین ڕێز لە گەورە بگرین احترامی گەورە بگرین بەزەیمان بە بچووکا بێتەوە بەزەیمان بە گیان لەبەرانە بێتەوە ئەمانە ئەم سیفاتە جوانانەی کەماوە هەمووی ئیسلامە ئەو ئەوروپایی کە ئەمڕۆ ناڵێ بە ناوی ئازادی و دیموقراتی و حریەت فەرمووچیان هێناوە بۆ خەڵک لەکوێدا جێی دەکەیتەوە ئازادیە لەکوێوە کوا هەر قسەیە لە قسە زیاتر هیچی تیا نییە بەڵام ئەم ئیسلامە شیرینەیە کۆمان دەکاتەوە فێری ژیانی کردوین و فێری ئەخلاق و ڕەوشی بەرزی کردوین و پێمان دەڵێ لەگەڵ موسڵمانانە چۆن بین برابین ئاوا بین نابێ بۆشمان تیا بێ و لەگەڵ غەیرە دین و غەیرە ئیسلامشدا ئەبێ چی بین بە چاکە و باشە لەگەڵیان بین هەتا ئەو کاتەی کەوا سنووری خۆیان نەبەزێنن بەڵام بەبێ ئینسانی ئیماندار ئەو کاتە بێژی ئینسان هەموو ژیانی دەگرێتەوە ئیسلامە پاکە و پیرۆزە
پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لە صفاتە جوانەکانی لەم یەکن فاحیشە قەت پێغەمبەری خوا لە ژیانی ڕۆژێ لە ڕۆژان شتێ خراپی نەکردووە لەو کەسانە نییە بە هیچ شێوەیە وە پێغەمبەری خوا ولا متفاحشا وخرابکاریش نەبووە ولا ضاحبا في الأسواق واتە زۆر ئسلوبێکی کەم لەناو بازاڕا زۆر پێ نەکەنی خراپەی بە خراپە جواب نەداتەوە جوابی نەداوە خراپە بە چاکە جواب داتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنەسە گێڕێتەوە لەم یەکن رسول الله صلی الله عليه وسلم سیبابا واتە جیمێنفرۆش نەبووە ولا فاحشا ئەمە نەبووە ئەم جاوەکەی ولا لعانا ولعنەتکەرش نەبووە ئیلا ئەو قسانەی کە کردوێتی هەمووی شیرین بووە پێغەمبەری خوا زۆر قسەی نەکردووە و زۆرش بێدەنگ نەبووە کاتێک قسەیشی کردووە ئەوەنە قسەیکیوە خەڵک کامەڵڕۆی قسەکانی بووە ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرە لە هەر کوێ بووایە دانیشتا ئەسحاب خۆی دەکردە قوربانی ئازیزان سەحابە ژیانێکی گەرەک بوو ماڵێکی گەرەک بوو شوێنێکی گەرەک بوو ئیسراحەتێکی گەرەک بوو پێغەمبەری پیاد ئیتر ژیانیان نەبوو ئەها ئافرەتاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزای غەزاکان کوڕەکانی تیاچوو پیاوەکەی تیاچوو هات پرسیاری پێغەمبەری کرد وتی بزان پێغەمبەر چی لێ هاتووە لە شەڕی ئوحوددا فەرموویان پێغەمبەری خوا سەلامەتە وتی ئەو سەلامەت بێ هەموو دنیا سەلامەتە ئەو دوای قەینا دەڕوا قەینا بەڵام پێغەمبەر نەڕوا گرنگە ئازیزان ئەگەر لە دنیادا هەرچی بوترێ بە من بە تۆ بە کەسی خودی مسلمان بە خودی مەلا بە خودی هەر کەسێ هەر شەخصێ بە باو باپیرمان بە کەسمان بوترێ بە عەشرەتمان بنەماڵەمان ئێمە لەمەدا زۆر گیرەتمان هەیە ئەیسە بچینە دەرەوە کەسێک قسە بە خێزانمان بکە قبوڵی لێ دەکەی کەسێک قسە بە خودی خۆت کە شخصی قبولی لێ دەکەی کەسێک قسە بۆ نمونە بە عەشرەت و بنەماڵەکەت کا قبولی لێ دەکەی نەخێر کەسێک قسە بە حیزبەکەت کا قبولی لێ دەکەی نە زۆر مسلمان بەداخەوە قسە بە پێغەمبەرەکەی زۆر بێدەنگە وازانی مێشێ میێوانی نییە یەک مێشێ وازانە میێوانی نییە قڕ بەسەرت وەڵڵاهی غیرەت هەریا دێ لەوا غیرەت دێ غەیریەوە غیرەتی ناوێت ئەمانە ڕاستەشتی ئینسانە عاتیفەت ئەجوولێ لەمەشدا باشە غیرەت خۆی ناڵی لە مامەیکە بەڵام ئەوە سەرەیشتێ ئازیزانە خۆشەویستان یعنی بەداخەوە مسلمانی وایە قەیچەکە قسە کراوەتە پێغەمبەر زۆر تەبیعی ئەمە وەڵڵا لە ئیمانەکەی خۆی بپرسێ قسە کراوەتە پێغەمبەر زۆر ئاساییە ئەمە چی ئیمانێکە لە دوا ئەمە چی خۆشەویستیەکی پێغەمبەرە نازانم ئەبێ خۆشەویستی پێغەمبەر لە کوێ تۆ بێتەوە هەر بەدەم ئەیمانی عومەر نەویدەی پێغەمبەری خوا من تۆم خۆش گەرم لە کێ لە ماڵم لە مناڵم لە پارەم لە پۆلم لە سەیارەم لە مەنسەبم لە هەموو شتێکم بەس یەک شت کەمێ گومانمە یا ڕەسوول الله فەرمووی چی عومەر فەرمووی کەمێ نەفسم وتی عومەر ئیمانە تەواو نییە جارێ عومەر ئیمامی عومەر ئەزانم کێ ئیمام عومەر لە کۆڵانێکە ڕوا شەیتان ڕا ئێستاش لە قەبرەکەی ئەوانەی دژی عومەرن لە عومەر دەترس ئەو عومەری کە عەدالەتی هێنا ئەو عومەری کە چۆکی قوڕەیشی شکاند ئەو عومەری کە ئازادی هێنا بۆ ئیسلام ئەو عومەری کە توانی ئیسلام لە مەکەدا بە ئازادی بە حوریەت بتوانێت کە دینەکەی خۆی بڵاو بکات بەڵام بەداخەوە بۆ مسلمانی ئەمڕۆ بەداخەوە بۆ مسلمانی ئەمڕۆ کە غیرەتی نەماوە بۆ خۆشەویستەکەی خوا بۆ ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم ئێمە وەک شاری کوفری فەرموو چیمان کردووە بۆ پێغەمبەر ئازیزان با قسەی بکەین لە هەموومان بپرسینەوە هەموومان دەین بۆ جمعەکان و ئێستا جمعەکان خەڵەباڵغا ئایا گردبوونەیەکمان کرد بڵێین ئێمە پێغەمبەرمان خۆش دەرەک ئایا چەند کەس لە ئیمانداران ملی ئێمەی گرد بێژە مامۆستا من ئامادەم بۆ گرد نابنەوەیەوە ئەگە ئێوە نایکەن ئێمە دەیکەین وەک موسڵمان وەک خەڵکی ئەم شارە خوا بۆ مەعاشەیکەین بۆ شتی ترەیکەین ئەی بۆ پێغەمبەرەکەمان یعنی هەربین ئێمە وەک حەزورەیەک دوو لە ئایەت و حەدیث من بچمە سەر میمبەر و مامۆسایەکی کرد و قسە بکەین و داوەزین و تەواو تخوایسە پێغەمبەر بەرەو ڕوومان بێت بەرەو ڕووی ئەم شارە بێت بڵێ وا شارەکەم
قسە کرا بە من لوزەتان بۆ لێوە نهات ئەوە دەنگتان بۆ لێوە نهات چی بڵێن هەموومان عوزرمان هەیە چیمان هەیە چی بڵێن چی جوابێکمان هەیە هەموومان من و ئێوە بە هەموومان بەیەکەوە ئەمە حەقێکی واجبی پێغەمبەرە لەسەر من و تۆ والله من پێغەمبەرم من هەموو کەسێک خۆشتر کرد ئامادەمش تۆش گەرێوادی هەموومان بەڵام ئەمە قسە نەبێ هەر پێغەمبەرم خۆش گەرت بەخوا ساڵێک لێو دەڕا بکەینە شەڕ مەولودی هەیە نییە نام چییە پێمە چییە ئەو خەریک چی نەما وەڵا پێغەمبەر بە چولێ پاخلاوە چولێ نام چییە ئەمانە وادی لێبێنەوە ئیشەکە لەوە گەورەترە پێغەمبەری ئێمە و پێغەمبەرە نییە دانیشتینە سەلاما ڕۆژی دووشەمە لە دایک بۆیان مردووە جارە مناقەشەیەومانە مردوویان کردو کورە ئازیزان پێغەمبەران لە دایکبوونیان هەر پیرۆزە مردنیان هەر پیرۆزە ڕۆژی جومعە جەژنی ئیمانداران نییە ئەی وەفاتی پێغەمبەرێکشە چۆنە بێ وەفاتی پێغەمبەر و ئیماندار جەژنی ئیماندارانیش بێ کورە هەندێ مامۆستای ئاینیش نازانم چۆن تێگا لە وەزعەکان باشترین ڕۆژی هەفتە کوێیە جمعە نییە بۆ چی باشە چونکە ئادەمی لە دایک بووەتیایە چونکە ئادەم مردووەتیایە ڕۆژی دووشەمە پیرۆزە چونکە پێغەمبەر لە دایک بووە چونکە پێغەمبەر مردووە عیسا و ڕۆژەی لە دایک بووە چونکە پیرۆزە ئەو ڕۆژەش وەفاتی پێغەمبەران زۆری وان ئازیزان خۆشەویستە خەڵکێکمان لێ پەیدا بووەڵێ وەڵا توو گرتبوونەوە بکەی ئەمەی ڕۆژ ئاوایە یعنی ئەگە بچمە لێوە ڕاوەستینەوە بانکەین ئێمە سەعات سێ دەیکەین بێن هەموومان کۆ بێن بڵێن پێغەمبەرمان خۆش گەرەک وەڵا بڵێن ئەمە دروست نییە پێغەمبەر نەیکردا پێغەمبەر مزاهرەی نەکردا پێغەمبەر مزاهرە بەرامبەر چێ بکە ئەمە عەقلێتە پێغەمبەر بەرامبەر چێ مزاهرە بکە نازانم دین چۆن ئاوا تەویل دەکرێت تۆ جنێن بە پێغەمبەرەکەتە لێ خۆشەویستەکەی خوا خۆشەویستەکەی ئاسمان و زەوی تۆ بڵێ وەڵا بڕۆی لێوە ڕاوەستی بڵێ پێغەمبەرەکەم خۆشگەرەک بڵێ دروستە ناوی بنەی دین ئەی چی بکەین هە بێدەنگ بین قسە کرا بە قورئان و سوتا بێدەنگ بین قسە کرا بە پێغەمبەر بێدەنگ بین مزگەوتەکەمان بڕوخێ بێدەنگ بین مزگەوتمان داخرێ بێدەنگ بین ئەی دینداری چیە بکەین لەکوێوە موسڵمانیت لە ماڵی خۆتایکەی بۆی مزگەوتەکان بکەنە کەنیسە دوایی ئازیزان خۆشەویستان ئەبێ لەگەڵ خوادا ڕاستکەین ئێمە لەگەڵ پێغەمبەرە ڕاستکەین لە دڵەوە لەگەڵ پێغەمبەرانی نەک بە زبان مسلمان ئازیزەکان نەکبەتێکی ترمان لێ پەیدا بووە دەڵێت ئەگەر کەسێک باوکێ باپیری ئێمە شتێ بکاتە خێر لە ناو کوردەواریەم عادەت وایە بڵێ خێرکێژە مەولودیەکە مەولود یعنی خێر ئەم وشەیە لە زووە وتراوە چی کەسێ هەیە لە ئێوە پێغەمبەر بەخوا بزانێ نەعوذ بالله کەسێ هەیە کەس ئەڵێ ئەمە پیرێژنێکی ئەم کوردستانە بدۆزەوە بێنە دای بنا بڵێ پێغەمبەر خوایە بڵێ محەممەد جەلە جەلالوه خوایان پێغەمبەرە نەعوذ بالله ئەمە مێشتان دێنم بۆلان چی ئەڵێ پیرێژنە ئەڵێ پێغەمبەرە چۆن قسەی واکەی تو تەواوی ئاوا پێ وەڵا کاکە دەمە توا بکەی شەریکە بۆ خوا یعنی ئێمە پێغەمبەر خستەتە ئاستی خوا نەکرد ئێمە پێغەمبەر خوا پێغەمبەری خستووەتە ئاستی خۆی لە دوای خوا پێغەمبەرە صلى الله عليه وسلم دەی تۆ بانگ بدە و ناو پێغەمبەر مێنە دەی تۆ شایەتمان بێنە ناو پێغەمبەر مێنە دەی تۆ لە تێیتە سەر دنیا شایەتمان بێنە ناو پێغەمبەر بۆ مناڵەکەت مێنە دەی دامرێ ئەو کاتەی کەوا شایەتمان دێنە ناو پێغەمبەر هیچی دروست نییە ئەمە خواجان دایناوە أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ورفعنا لك ذكرك خوا بەرزی کردەتەوە ئەمە من نییە من بەرزی کەمەوە تۆ نیت ئێمە بۆیە تەعظیمی پێغەمبەرەکەی لەبەر خۆشەویستی کێ خوا ئەسڵ ئەوەی ئێمە خوامان خۆشگەرەک بێ بەڵام پێغەمبەرمان خۆشگەرەک لەبەر خاتری ئەوەی خوا ئەمرمان پێ ئەکا پێغەمبەرمان خۆشگەرەک ئازیزان خۆشەویستە ئێمە ئەبێ خۆشەویستی پێغەمبەر نوێ بکەینەوە یعنی دووپاتی بکەینەوە بگەڕێین و دانیشین ئەوەی کە پێغەمبەر داوامان لێکە ئەوە بکەین ئینەما بعثت لأتم مەکارم الأخلاق ڕەوشتمان جوان بکەینەوە ئاکار و کردارمان چاکەینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کافرەکان هاتن بۆ لای ئەیان السلام عەلەیکم یعنی چی مردن بۆ تۆ ئەی محەممەد بێدەنگ بوون هەتا دایکە عایشە فەرمووی وعەلەیکە السلام مردن بۆیەوە ئەوەی کە پێغەمبەر داوامان لێکە ئەوە بکەین ئینەما بعثت لأتم مەکارم الأخلاق ڕەوشتمان جوان بکەینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کافرەکان هاتن بۆ لای ئەیان السلام عەلەیکم مردن بۆ تۆ ئەی محەممەد بێدەنگ بوون هەتا دایکە عایشە فەرمووی وعەلەیکە السلام
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو قسانەدا ئەوکردی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ئەوە بوو وەک عاجزیەکی پێوە دیار بوو. دوای وتی بە عایشەی فەرموو عایشە هەتا تۆ جوابت نەداوە مەلایکەتی دایە، بەڵام تۆ کە جوابت داوە جوابەکەت ئەوە نەبوو نابێ ئەوان خراپە تۆش بەخران. یعنی ئێستا ئێمە عەسێ دەرەچین بڕۆین جمێر بدەین ئاوا بستێنین، ئەمانە نا دینی ئیسلام ئێمە ئەمە نییە. نەخێر ئێمە دەرەچین بەو ڕەوشەی کە پێغەمبەر فێری کردووین صلی الله علیه وسلم ڕای دەگەیەنین ئەڵێین پێغەمبەر لە دڵمانایە، پێغەمبەر لەگەڵ لە جەستەماندایە لەگەڵ خوێنماندایە جیا نابێتەوە. ئەگە ئەتانەوێ پێغەمبەر لە دڵی ئێمە ئیماندار و مسڵمان کاڵکەنەوە کەمکەنەوە نابێت و ناکرێتش و نابێتش و چاکەش بزانن ئەو پێغەمبەرە دینەکەی دەبێتە موشێ. بۆیە من ئازیزانە خۆشەویستان بۆیە هەمومان بەیەکەوە بێعەتەکەمان تازەکەینەوە و لەگەڵ ئەوەشدا بین ئەبێ وریابین زۆر جار سوکایەتی بە قورئان و بە پێغەمبەر و صلی الله علیه وسلم پێغەمبەران و میحراب و مزگەوت دەکرێت بۆ ئەوەی ڕەتفعل دروست بێت، بۆ ئەوەی شتەکان لە مسڵمانان کەمکەنەوە داماڵن نەیهێنن کورتیکەنەوە. ئەبێ ئێمەش کەمێ بەرچاومان ڕوون بێت دیار بێت بزانین چی دەکرێت وا نەبی، بەڵکو ئەبێ بەشتی جوان بەشتی چاک بەشتی باش وەڵامی ئەو کەسانە بدەینەوە کەوا ئێمە مسلمان و پێغەمبەرمان خۆش دەرەک و ئێمە ڕێبازی ئەو پێغەمبەرە و پێغەمبەری نازدار هەموو شتێکە بۆ ئێمە لەسەر دنیادا و لە قیامەتەشدا. ئازیزان خۆشەویستان بۆی ڕوومان بێت ئێمە هەوڵماندا ئەمڕۆ سەعات سێ هەر لە بەردەم مزگەوتی خۆمانی هەموومان داوا ئەکەم لە هەمووتان بێت. ئەمما ئەم گردبوونەوە بۆ هیچ کەسێک نییە ئیلا جگە بۆ پێغەمبەر نەبێت صلی الله علیه وسلم. هەموومان تۆ دەبینەوە بە یەکەوە ڕای دەگەینین ئێمە هەموومان پێغەمبەرمان خۆش دەرێت. خوا باوەکەوەکانی تر نەبێت بچینە ماڵ و بڵێن ئێمەقمان نییە، چونکە دوایە بێت جوابێکت هەبێ بەرامبەر بە پێغەمبەر. لێکی پرسی کۆمەڵی مسڵمان کۆبووەوە لەبەر خاتر من لە فڵان شوێندا تو بۆ نەڕۆیت، چی جوابێک پێ؟ چی جوابێک پێ؟ خۆت جواب حاضر کرد. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جمێن بۆ پێغەمبەر ئەبێ ئومەتەکەی دیفاعی لێ بکات. ئەگەر کەسێک جمێن بدرێ بەخوا نەعوذ بالله کوفرە، خوای جان خۆی جوابی دەداتەوە وەڵامی داتەوە، بەڵام بۆ پێغەمبەری خوا چاوەڕێ دەکا ئومەتەکەی بزان چی دەکات، بزان ئومەتەکەی چی دەکات، ئایا چی جوابی دێت، ئایا ئەو لیقایە ئایا تامۆزرەی لیقایەتی، ئایا حەزەکات بگاتە لیقای، ئایا حەزەکات بگێتە حەوضی کەوسەر، ئایا حەزەکات بەر شەفاعەتی کەوێ ئەو کاتە دەرەکەوێ. ئازیزان خۆشەویستان خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە، عاقبەت خێرمان بکە. لەمە زیاتر وتارەکە درێژ ناکەینەوە چونکە لەوەیە چەند سەعاتێکی تر جەنابتان بگەڕێنەوە. و لەگەڵ ئەمەشدا ئینسانی ئیماندار و بڕوادار ئەبێ لەگەڵ نەخۆشی و هەموو نەخۆشیەکانش ئەبێ ئینسان خۆی بپارێزێت. پاراستن واجبە ئینسانی ئیماندار ئەبێ خۆی بپارێزێت لە هەموو ئەوەی ڕێگابەرە دیگرێ و ئەوەشی خراپەیە خۆی دابکات. خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکە، عاقبەت خێرمان بکە. یا ڕەبی خوایە ئەوانەی دوعای داوای دوعای خێریان کردووە لە نەخۆشخانەن، یا ڕەبی خوایە ئەوانەی کەوا هەر نەخۆشیێکیان هەیە لە ماڵان، خوایە شفای عاجلیان بۆ بنێری. خوایە هەر مسڵمانێ هەر ئیماندارێ لە ماڵەکانی تۆدا لەم ماڵە پیرۆزەدا سیحەتی باش نییە، خوایە سیحەتی چاک، ئەوانەی سیحەتیان چاکە خوایە چاکری، خوایە ڕەحم بە پیاو بە تەمەنەکانمان بکەی. یا ڕەبی خوایە جەستەیان لە ئازار بەدوور بگری.